وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان لە 2017 بەڕاستی ساڵێکی شوم بوو بە تایبەتی بۆ سەرجەم کورتەباڵەکانی کوردستان بۆ گەلەکەمان بۆ هاوڵاتیانی خۆشەویست بە تایبەتی ئێمە وەکو کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان بە تایبەتی لە ژێر ئێش و ئازارێکی زۆرا بووین لە ماوەی ئەوەی 3 ساڵە خۆتان دەزانن قەیرانی دارایی وڵاتەکەمانی گرێتەوە بە تایبەتی حکومەتی هەرێمی کوردستان ناوایە ئەو پاشەکەوتە لەسەر کورتەباڵەکان بەڕاستی بڕیاریدا لەسەر کورتەباڵەکان مونچەکەی کەم کاتەوە وایە بڕیارە لە 300,000 زیاتر وایە ئەو بڕیارەی بە تایبەتی شوم کرد بە تایبەتی ئێمە بڕی 150,000 دینار بوو 150,000 دینارەکەشی پێمانی ڕەوا نەبینی و کرایە 90,000 دینار خۆتان دەزانن لە کاتێکە بەشی هیچ کەسێک هیچ تاکێک ناکە لەم کۆمەلگایە بە تایبەتی کورتەباڵە لە ژێر ئێش و ئازارێکی زۆرایە بە تایبەتی ساکە لە ڕووی نەخۆش و لە ڕووی نەخۆشیەوە لە ڕووی بواری خوێندنەوە لە بواری تەندروستیەوە کورتەباڵە لە بکاتەدا ساکە زۆربەی کورتەباڵەکان لێرە زەواجیان کردووە زەواجەکانیان هەڵوەشایەتەوە بە تایبەتی ئەمە ئەرک بوو لەسەر حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم چێژە ئەوایە ڕێگری ئەوەیان بکردایە بڕیارێکی ئەو بڕیاریان نەدایە بۆ سەرجەم کورتەباڵەکان مونچەکەیان کەم کرایەتەوە یان لە ڕووی تەندروستیە بەڕاستی گەورەترین کێشە و معناتی ئێمە هەیە ساکەش کورتەباڵەمان بەڕاستی ساکە لە دایکە بێ یعنی ڕێگری ئەوەیان نەکردووە ساکە لە ڕووی دەرزیەکەەوە دەرزیەکەمان بۆ دابین کرا